محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 260 سوورەتی بەقەرە کە خوای گەورە نمونەیەکی دیکەمان بۆ باز دەکات لەسەر دەسەڵاتی بێسنووری خۆی و پاشان بەڵگەیەکی زیندوو لەسەر ئەوەی کە خوای گەورە دەتوانێت لە قیامەتدا مرۆڤەکان وەکو خۆی لەسەر شێوەی خۆی و لەسەر شکلی خۆی هەر هەمووان دروست کاتەوە. بەسەرهاتەکە بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ کە هەمومان دەزانین ئیبراهیم خەلیل اللهە، تەبان خۆشەویستی خوایە و یەکێکە لە 5 پێغەمبەرە ئولوالعەزمەکان و بە باوکی پێغەمبەران یا بە باپیرەی پێغەمبەران تەبان ناسراوە. خوای گەورە لە قورئاندا کە وەسفی دەکات دەفەرمێت ئیبراهیم بەتەنێ ئومەتێک بووە لە ئیمان و خوابێگزانین و ڕوبەڕووبوونەوەی بت و بتپەرستان. بۆیە ئاەتەکە باسی ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ کە پرسیارێک دەکات، داوایەک لە خوای گەورە دەکات لەسەر چۆنیەتی زیندووبوونەوەی ئینسانەکان لە ڕۆژی دواییدا. خوای گەورە نمونەیەکی زیندوو پیشانی ئیبراهیم پێغەمبەر دەدا سەلامی خوای لەسەر بێ و لە پێشچاوی خۆی خوای گەورە عەمەلیەی زیندووبوونەوە جێبەجێ دەکات بۆی هەم ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت دڵی ئارامتر و ئاسوودەتر بێ و هەمیش بۆ ئەوەی تێبگات و حاڵی ببێت لە قیامەتێدا چۆنی خوای گەورە ئینسانەکان زیندوو دەکاتەوە. جا ئاەتەکە دەفەرمێت وئیذ قال ئیبراهیم و بیر بکەنەوە کاتێک ئیبراهیم فەرمووی ڕەبی یعنی ئەی پەروەردیگاری خۆم ئەرینی یعنی پیشانم بدە، فێرم بکە کەیفە توحیی المەوتە، چۆن زیندوو دەکەیەوە مردووان. جا هەندێک کەس ئیشکالێکی لەسەر ئاەتەکەی دروست کردووە، دەڵێن چۆن دەکرێت ئیبراهیم پێغەمبەر بوو بێت و خەلیل الله بوو بێت و گومانی هەبوو بێت لەوەی کە خوا دەتوانێت دروستکراوەکانی زیندوو کاتەوە یا زیندوو نەکاتەوە. وەڵامی ئەو قسەی ئەوەیە کە ئاەتەکە وازحە. ئیبراهیم ناڵێ خوایە تۆ ناتوانی فێرم بکە بزانم دەتوانی یا ناتوانی، نا، پرسیارەکەی لە چۆنیەتیە، لە کەیفیەتی دەڵێ ئەی خوایە پیشانم بدە و فێرم بکە چۆنی دەزانم زیندوی دەکەیەوە، دڵنیام لەوەی کە زیندوی دەکەیەوە، بەڵام فێرم بکە بزانم لە قیامەتێدا چۆنی ئەتۆ دروستکراوەکانی خۆ دروست دەکەیەوە. جا ئەو پرسیارەکەی بۆ ئیبراهیم هاتووە. لە تەفسیرەکاندا کۆمەڵێک ڕیوایەت هەنا، یەکێک لە ڕیوایەتەکان کە زۆر فەرمودەی لەسەرن دەڵێن جارێکیان ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەلای کەلاکێکی مردارەوە بوودا تێپەڕیوە، چەندان دەعبای و تەیر و تاڵی لەسەر کۆ بۆتەوە، هەر یەکەیان پارچە گۆشتێکی بردووە و ڕۆیشتووە کە فکری کردوتەوە باشە گۆشتی ئەو باڵندەیەی هەر یەکەی چۆتە ناو ورگی دروستکراوێکی. تەمان معلومیشە کە چوە ناو ورگیشی دەبێتە پیسایی و ئەویش لە شوێنێکی دیکە فڕی دەداتەوە. خوایە چۆنی ئەو کەلاکە مردووەی کە پارچەکانی و گۆشتەکەی هەر یەکەی چۆتە لای کەسێک و لای شوێنێک فرە دەدرێ، خوایە لە قیامەتێ چۆنی زیندویان دەکەیەوە. ئەوە یەک ڕیوایەتێکیکە دەفەرمون لە تەنیشت بەحرێکیدا ڕۆیشتووە، نەهەنگێک حوت مردووە لە تەنیشت دەریایەکەی، بەشێک لە گۆشتەکەی دەعبای وشکایی یعنی باڵندەکانی و زیندەوەرەکانی وشکایی بردویانە، بەشێکیشی تەمان دەعبا و زیندەوەرەکانی ناو بەحر خواردویانە، یعنی گۆشتەکەی بەنەوعێک بڵاو بووە هەم لە وشکاییدا و هەمیش لە دەریاییدا. ئینجا پرسیارەکەی بۆ هاتووە. هەر چۆنێکی بێت پرسیاری ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت لەسەر ئەوەی نییە کە خوا دەتوانێت ئینسان زیندوو کاتەوە یا زیندوو نەکاتەوە. ئیبراهیم پێغەمبەری خوای بووە و پێشتریش خەلیل الله بووە و ئەو کاتەشی کە پرسیارەکەی کردووە هەر پێغەمبەر بووە، نەک پێش پێغەمبەرایەتەکەی پرسیاری کردوێ. پرسیاری ئیبراهیمی لەسەر چۆنیەتی دروستبوونەوەیە. ها دەفەرمێ وئیذ قال ئیبراهیم ڕەبی، بیرکەنەوە کاتێک ئیبراهیم فەرمووی ڕەبی ئەی خوای من ئەرینی یعنی فێرم بکە پیشانم بدە کەیفە توحیی المەوتە، چۆنی تۆ زیندوو دەکەیەوە ئەو مردوانە. قالە خوای گەورە فەرمووی ئەوەلەم توئمین، باوەڕت نییە ئەی ئیبراهیم، باوەڕت نییە بەوەی کە من دەتوانم دروستکراوەکان وەک خۆی دروستکەمەوە.
ها ئاەتەکە واضحە قالە بەلا قالە ئیبراهیم فەرمووی بەڵێ باوەڕم هەیە کە دەتوانی دروستکراوەکان دروستکەیەوە وەلاکن لیەطمەئینە قەلبی بەڵام بۆ ئەوەیە ئاسوودە بێ ئارام ببێ دڵم ئیمانم بەهێزتر و قایمتر بێت بەبێ گومانی تەبعاً بینین وەکو بیستنی نییە وایە هەر کامێک لە ئێمە ئێستا یەقینمان هەیە کە دەمرین وایە دەچینە ناو گۆڕ و زیندوش دەبینەوە نەتیجەکەشمان بەهەشتەیان خوا پەناماندا شوێنەکەی دیکەیە بەڵام وەکو ئەوەی نییە ئەو کاتێک کە بە حەقیقی دەمری ژیانی بەرزەخی دەبینی بەڵێ ئێستا باوەڕت پێیتی بەس ئەو کات کە دەکەویە ناو واقعەکەی و بە چاوی خۆت خۆشی و ناخۆشیەکان دەبینی جۆرێکی دیکەیە وایە کە دەچیە بەهەشتێ لەگەڵ ئەو وەسفانەی کە ئێستا باوەڕت پێینی زۆری فەرقا ئیبراهیمی سەلامی خوای لەسەر بێ یەقینی هەبوو کە زیندوو بوونەوە هەیە بەڵام نەیدی بوو لە پێش چاوی کەس زیندوو ببێتەوە بۆیە فەرمووی بەلا بەڵێ باوەڕم هەیە وەلاکن لیەطمەئینە قەلبی بەڵام بۆ ئەوەیە ئاسوودە بێ دڵم کە عولەما دەفەرمونون تەشبیهی ئەو پرسیارەی ئیبراهیمی وەکو چی وایە وەکو کەسێک وایە کە بینایەکی دیبی زۆر جوان پرسیاری کردبێ شێ بینایەکەی دروست کردو ها بینایەکە لە پێش چاویەتی دەڵێن فڵانە موهەندیسە پسی پرسیار لە بینایەکە لە پێش چاوتە دەزانی هەیە هەتۆ کە پرسیار دەکەی لە موهەندیسەکەی لی دەپرسی ئەرێ چۆنت ئەو بینایە دروست کرد و چۆنت نەخشە کێشە تەنها چۆنیەتەکەت دەوێ بۆ دڕون کاتەوە نەک خودی بینایەکە ئیبراهیم یەقینی هەبوو زیندوو بوونەوە هەیە بەڵام نەی دەزانی چۆن ئینسان زیان دروستکراوەکان زیندوو دەبنەوە بۆیە دەفەرمێ بەلا وەلاکن لیەطمەئینە قەلبی بەڵێ باوەڕم هەیە بەڵام دەمەوێت دڵم ئارامتر و ئاسوودەتر بێ قالە خوا فەرمووی فەخود یعنی بگرە ئەربعەة من الطەیری ئەربعە چوار باڵندە چوار باڵندە بێنە کە مفەسرین دەفەرمون باڵندەکان کە ئیبراهیم هێنانی وەخوا ئەمری پێکرد بوو تاووس هاکە دیوتانە تەمان ڕەنگێکی ملەوەن و تێکەڵ وایە ئەو جار کەڵەشێرێک کە جیاوازە لەوی لەگەڵ کۆترێک لەگەڵ قەلە ڕەشەیەکی هێناون فەرمووی فەخود ئەربعەة من الطەیری جارێ وەرە بگرە چوار باڵندە ئەو جار فەسوڕهن ئیلەیکە فەسوڕهن یعنی لەکن خۆت باڵندەکان ڕابگرە جوان تەماشایان کە جوان سەرنجیان دەبزانە دوایە کە دروست دەبنەوە وەکو خۆی دروست دەبنەوە فەسوڕهن ئیلەیکە یعنی ئەو باڵندانە لە پێش چاوی خۆت ڕاگرە جوان سەرنجیان دە ئەو جار چیان لێ بکە ئەو جار تەمان بە قەرینەی دواتر خوای گەورە پێی دەفەرمێ سەریان ببڕە هەنگاوی دووەم یعنی یەکەم جار سەرنجیاندا دووهەم چیان لێ بکە سەریان ببڕە هەنگاوی سێهەم پارچە پارچەیان کە یعنی وەکو لە قیمەیاندا بە کوڵک و پێست و خوێن و جیقنە و هەرچی تەیاندایە هەر چوار باڵندەکان هەر هەمان تێکەڵشێلکە ئەو جار ثم اجعل پاشان بڕۆ داینێ على كل جبل لەسەر هەر شاخێک لەو شاخانەی دەوروبەری خۆت منهن لە گۆشتی ئەو باڵندانە جزءەن بەشێکی وازەحە ئەو جار ثم ادعوهن پاشان بانگیان کەوە یەئتینەکە باڵندەکە دێنەوە لای تۆ سەعیا یعنی بە ئەو پەڕی خێرایی بە ئەو پەڕی پەلەیی بەبێ ئەوەی کە هیچ پێویستی بەکات و بەوەقت بێ کە بەفیعلی لە دەڵێن ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت کاتێک کە فەرمانەکانی وەک خۆی جێبەجێکردن باڵندەکانی گۆشتی باڵندەکانی خستە سەر مەجموعەیەک شاخ کە هەر یەکیان لە شوێنێک بوون کە بانگی کردن فەرمووی خوای گەورە فەرمانتان پێدەکا وەکو خۆتان لێبێتەوە هەر لە هەوای ڕا کوڵک و پێستی هەر کامێکیان چوویەوە تەنیژ یەکتری و بوونەوە باڵندەی پێشووتر کە سەری بڕی بوون پێش سەر بڕین چۆن بوون کاتێک کە سەری بڕینەوە وەکو خۆی وا بوون بۆیە تەمان لە قیامەتێ بۆی ئینسانش کە زیندوو دەبێتەوە ئەوە نییە چەند ئینسان هەبوو بن خوای گەورە ئەوەندەی دیکە دروستکە نە ئەتۆ وەکو خۆت چۆنی ڕەنگت شکڵت پێستت تەبیعەتت هەتا سەرپەنجە بۆ خوای گەورە لە قورئانەدا دەفەرمێت ئێمە دەتوانین سەرپەنجەکانیشتان وەکو خۆی دروستکەینەوە کە سەرپەنجەی هیچ کەسێک ئەوانەی کە مۆریان پێدەکرێت وەکوی کەسێکی دیکەنینە لە قیامەتێ سەرپەنجەی ئێرت مۆری ئێرت چۆنە لە قیامەتش
هەمان تەڵان پەنجە و سەرەمۆرە ئەو کار و کردوانەی کە بەو دەستانت کردوونە و خەزن کراون لەسەری لە قیامەتێک کە زیندوو دەبیەوە هەموو کردەوەکانی تێدانە بۆیە تەڵان دەستت قاچت ئەندامەکانت هەر هەمووی دەبن بە شاهید لەسرت جایا لە مەسلحەتت شاهیدی دەدەن یازە لە زەرر ئەنجا خوا دەفەرمێ وەعلەم بزانە ئەی ئیبراهیم یەقینت هەبێ ئەن الله عەزیز حەکیم بێگومان خوای گەورە عەزیز باڵا دەستە بەتوانایە یعنی چی بیەوێ دەتوانێ بیکە حەکیم بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدا ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە وإذ قال إبراهيم ربي أرني كيف تحيي الموتى بیر بکەنەوە کاتێک ئیبراهیم فەرمووی ئەی پەروەردگارم پیشانم بدە و فێرم بکە چۆن چۆنی زیندوو دەکەیەوە مردووان قال ئەوەلەم تؤمن خوا فەرمووی ئایا باوەڕت نییە بەدەسەڵات و توانای من قال بەلا فەرمووی بەڵێ باوەڕم هەیە ولكن ليطمئن قلبي بەڵام دەمەوێ دڵم ئارام و ئاسوودە بێ ئیمانم بەهێزتر بێ قال فخذ أربعة من الطير خوا فەرمووی بگرە چوار باڵندە فەسڕهن ئیلەیکێ بیان هێنە لای خۆت و لەکن خۆت ڕایان بگرە باڵندەکان و سەرنجیاندا سەریان ببڕە و گۆشتەکەیان تێک هەڵکە ثم اجعل على كل جبل پاشان دای بنێ لەسەر هەر کێوێک منهن لەو گۆشتی باڵندانە جزء بەشێکی ثم ادعوهن پاشان بانجی باڵندەکان بکەوە یەئتینەکە سەعیە دێنەوە لای تۆ بە خێرایی واعلم بزانە ئەن الله عەزیز حەکیم بێگومان خوای گەورە باڵا دەستە و بڕیار و کارەکانیشی لە شوێنی خۆیدان پاشان دەفەرمێت مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله نمونەی ئەوانەی کە ماڵیان دەبەخشن بەڵام لە پێناوی خواها لە پێناوی خوادا یعنی لە دڵیاندا هیچ شتێکی دیکە نییە جگە لەوەی کە خوا لێت ڕازی بێ لەسەر بەخشینەکە و لە قیامەتشدا پاداشتەکەی وەرگریەوە لە خوای نەک لە کەسی دیکە بەو نیەتەی ئەگەر ماڵت بەخشی و سەدەقە و خێرت کرد نمونەی وەکو چی وایە مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله نمونەی ئەوانەی کە ماڵیان دەبەخشن لە پێناوی خوا لە پێناوی خوا دەیدەی بە کەسێکی هەژار هەر لە پێناوی خوایدایە لە کارێکی خێری و گشتیدا سەرفی دەکەی مهم و نیەتەکەت بۆ خوای بێ هەر لە پێناوی خوایدایە لە جیهاد و تێکۆشانشدا سەرفیکەی هەر لە پێناوی خوایدایە زۆر جار باسمان کردو ئەگەر بۆ خۆشت سەرفیکەی مەبەستت خزمەتکردنی جەستەی خۆت بێ تا عیبادەتی پێ بکەی هەر لە پێناوی خوایدایە بیدەی بە نزیک و خزم و دەوروبەری خۆشت هەر نیەتەکەت بۆ خوای بێ هەر لە پێناوی خوایدایە کەمەثەلی جەنەت کەمەثەلی حەبە دەفەرمێت نمونەی وەکو نمونەی دنکە تۆوێک وایە دنکە تۆوێک ئەنبەتەت کە سەوزی دەکا دەری دێنێ سەبع سەنابلە حەوت گوڵ دنکە گەنمێک بخە بن زەوی ئەگەر دنکە گەنمەکە ببێتە چەند ببێتە حەوت گوڵ ئەو جار فی کولی سونبولەتی لەناو هەر گوڵێکیشدا میئەت حەبە سەد دنک هەبێ یعنی یەک دنک بوو بە چەند بە حەوتەکەش زەربی سەتیکە یعنی حەوسەد یعنی یەک چاکە بە حەوسەتە یەک هەزاریەک لە قیامەتێ پاداشتەکەی بەس فی سەبیلی الله بێ ها حەوسەد هەزارە یەک هەزاری لای خوا لای کەمی حەوسەد هەزارە والله يضاعف خوای گەورە يضاعف یعنی چەند ئەوەندەی لێ دەکا لمن يشاء بۆ کەسێک کە بیەوێ والله واسع علیم خوای گەورە واسیعە دەروی فراوانە یعنی دەتوانێت لە بەرامبەر یەک هەزاریدا یەک ملیار چاکەت بۆ بنووسێ وایە بۆ یضاعفەکەت دیار نییە ها ناڵێ حەوسەتەکەت بۆ دەکاتە دوو ئەوەندە چەند ئەوەندە ها بەپێی نیەتەکەت چەندە سافتر و ساختر بێ خوای گەورە ئەوەندە جارانەی زیاتری حەوسەتەکەت بۆ دەکاتەوە ئیوا هەیە لەوانەیە یەک هەزاریەکەی بۆ ببێتە حەوسەد یەکێک لەوانەیە ببێتە دوو حەوسەتی یەکێککە لەوانە ببێتە سێ حەوسەتی ئەگەر خوای گەورە یەک حەوسەتیمان بۆ بکاتە سەد ئەوەندەی دیکەش هەر لە کنیەتی و خوای گەورە ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە جا عولەما دەفەرمون بۆ خوای گەورە تەشبیهی ماڵ بەخشینی کردووە بە گەنم یا بە تۆ چونکە کەسێک ئەگەر بنمونە پاییزان دەچێ عەرزی دەچێڵێت و تەنەکەیەک گەنمی پێوەردەکا
لی بپرسی دەڵێ تەنەکەیەک گەنمم زەرەر کردووە نا لە دڵی خۆشیدا بە زەرەری نازانێ بۆ چونکە دەزانێت کە بەهار دەهات دەچێ دەیدورێتەوە وانە لای کەمی تەنەکەکە بۆ بەدا ئەگەر هەر بەرەکەتی تێدا نەبێ وایە وەجاری وهەیە یەک تەنەکەکە دەبێتە 100 تەنەکە وەجاری وهەیە دەبێتە 700 تەنەکە ولا لە زەویشدا ئاوایە ها جاری وهەیە یەک تەنەکە گەنم 10 دەبڕێ 20 دەبڕێ 30 دەبڕێ وهەیە زیاتریش دەبڕێ ڕێک سەدەقە ئاوایە سەدەقە وەکو تۆوی وایە خسبێتە بن عەرزی چۆن بەتەمای پاییز دەیچێنی و بەتەمای بەهار بیدرویەوە بە هەمان شێوە ئەو ماڵی دەیکەی بەخێر ئەگەر کەسێک ئیمانی بە قیامەتێ هەبێ هان لەبەر خوا بەخشی بێتی هیچ هەز بە نامورتاحی ناکە کە ماڵ دەبەخشێ هەمیشە هەر کەسێک خۆی تاقی کردبێتەوە دەزانی ئەو کاتێک کە بە نمونە خێرێکت بۆ ڕێک کەوتووە خێرەکەت نەکردووە دەستت گرتوتەوە نەوعێک ڕەزیلیت کردووە و ئەو کاتەی کە خێرەکەت کردووە کامیان زیاتر دڵخۆشت دەکا بەبێ گومانی ئینسان ئەگەر هەستکە لە بەرخوا کردوێتی و خێرەکەت شوێنی خۆی گرتووە ئەوەکەی دیکە زۆرتر مرتاحت دەکات بۆیە عادەتەن جوتیار و ئەوەشی زەراعەتی دەکا تۆی بە عەرزێەوە کات عادەتەن قازانجی زۆر لە داینێ وایە ئەگەر لە ماڵە داینێ تەنەکە گەنمەکەی هەر تەنەکە گەنمەکەیە وایە هێکە بە عەرزەی وەرکە لای کەمی بۆی دەبێتە 100 و 700 و ئەوەندە کە خوای گەورە زۆر زیاتریشی لەسەرە مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله نمونەی ئەوانەی دەبەخشن ماڵیان لە پێناوی خوا کە مەثەلی حەبە نمونەیان وەکو نمونەی دنکە گەنمێکە کە ئەنبەتەت کە ئەو دنکە گەنمە ئەنبەتەت یعنی شینی بکاتەوە سەوزی بکاتەوە لی دروست ببێ 7 سەنابیلە 7 گوڵ في كل سنبلة لە هەر گوڵێکیشدا 100 حەبە 100 دنکە بێ يعني ڕێک یەک بە 700 والله يضاعف لمن يشاء خوای گەورە ئەو 700 چەند ئەوەندە لێ دەکاتەوە چەند بارە دەکاتەوە بۆ یەکێک کە بیەوێ والله واسع علیم خوای گەورە دەروی فراوانە یعنی بەلاتەوە سیر نەبێ لە بەرامبەر دینارێکیدا خوای گەورە هەزاران ملیاران دینارت بۆ بنووسێ لەکن خۆی و علیمیشە ئاگای لە نیەتی دڵیشتە ها بەپێی نیەتی دڵەکەت خوای گەورە پاداشتەکەت بۆ دەنووسێ بە کام دڵە خاوێنە و پاکە تا دڵەکەت پاکتر و خاوێنتر بێ پاداشتەکەی زۆرترە ئەو جار زۆرتر وەسفی دەکا ها چێ ئەو خێرەی دەست دەکەوێ ئەو ئەضعافا مضاعفە چەند بارە خێری چەند قاتی دەست دەکەوێ الذين ينفقون أموالهم سێ مەرجی تێدانەها في سبيل الله ئەوانەی کە ماڵەکانیان دەبەخشن لە پێناوی خوا ئەوە یەک مەرجی یەکەم دەبێ کە دەیبەخشی نیەتی دڵت تەنها ئەوە بێ کە خوا لە خۆت ڕازیکەی و لە قیامەتێ خوا پاداشتەکەت داتەوە ئەوە یەک ثم لا يتبعون پاشان نایهێنن ما ئەنفەقوا لەسەر ئەو ماڵی کە بەخشی و یانە منەن هیچ منەتێک یعنی هیچ منەتێک بەسەر ئەو کەسەی داناکەن کە ماڵەکەیان پێداوە تاوان منەت ئەوەیە ڕوو بە ڕوو بە کەسەکەی بڵێ فلان کەس ئەوەندەم یارمەتی دای ئەگەر ئەمن نەبامە لەبەر ساندەمردی فلان ڕۆژەی فریاد کەوتم لە بەرامبەر خۆیدا منەتی بەسەردا بکەی سیفە یعنی مەرجی دووەم ئەوەیە نابێت بە هیچ شێوەیەکی منەت بەسەر ئەو کەسەیدا بکەی کە ماڵت پێداوە مەرجی سێم ئەوەیە وەلا ئەذە نابێ ئازاریشی دەی جا عولەما دەفەرمون من ئەوەیە ڕوو بە ڕوو بە کەسەکەی بڵێ ڕوو بە ڕوو بیشکێنیەوە ئەذاش ئەوەیە لەکن خەڵکی باسیکەی جاری وایە لەکن خۆی وا ناڵێ بەڵام لەکن خەڵکی باسی دەکەی دەڵێ ئەوەندەم دا بە فلان کەسی ئەوەندە ئەو فلان ڕۆژەی ئەگەر لەبەر من نەبایە ئەوەندە زەرەری دەکرد ئەگەر لەبەر من نەبایە وەزعی وا دەبوو حاڵی وا دەبوو کەسەکەش دەیبیستێتەوە کە بیستیەوە تەوان دەرونی ئەزیەت دەدرێت وایە دەرونی ناڕەحەت دەکرێت بۆیە مەرجی سێم ئەوەیە کە ئەزیەتی کەسەکەش نەدەی ئەو سێشتە ئەوانەی ماڵیان دەبەخشن لە پێناوی خوا مەبەستیان خوا لە خۆڕازیکردنە پاشان لا يتبعون ما أنفقوا ناهێنن بە دوای ئەو ماڵی کە بەخشی ویانە منەت بەسەر کەسەکەی دابکەن ولا ئەذە ئازاری کەسەکەش نادەن لەهم بۆ ئەو کەسانە ئامادە کراوە ئەجڕهم پاداشتی بەخشینەکەی خۆیان لەکوێ عند ربهم لەکن پەروەردگاریان ئەوە یەک لە قازانجەکان پاداشتەکەش چەندە یەک بە دەنیەهایی بەخشینی یەک بە 100 لای کەمی حاڵین لێ چاکەی دیکە یەک بەدەیە ها بەس بەخشین ئەنی هاوکاریکردن و یارمەتیدان
ماڵ سەرفکردن یەک بە 600 لای کەمی بۆیە لەهم ئەجرهم عند ربهم بۆیان ئامادەکراوە پاداشتی بەخشینەکەیان لەکن پەروەردگاریان ئەوە یەک ولا خوف عليهم بۆ کاتێک کە دەمرن هیچ ترسێکیان لەسەر نییە ولا خوف عليهم هیچ جۆرە ترسێکیان لەسەر نییە کاتێک کە ڕوحیان دەردەهێنرێ بۆ چونکە شوێنی خۆیان پیشان دەدرێ ئاەتی کەشمان هەیە خوای گەورە کە باسی دۆست و وەلیەکانی دەکات دەفەرمێت مەلایکەتەکە پێی دەڵێن ئەللا تەخافو نەترسی پێشەوەی ڕوحی دەرچێ نەترسی ینی مردن شتێکی ئاساییە سزای قەبرت لەسەر نییە گۆڕت لەسەر نییە جەهەنەمت لە پێش نییە بۆیە مەترسە لە مردنێ ولا هم يحزنون و هیچ خەفەتێکیش ناخۆن بۆ کوێ بۆ ڕابردووها ینی کەسێک کە ماڵی بەخشی بێ لە پێناوی خوادا سێ قازانجی کردووە لای خوای گەورە پاداشتەکەی بە لای کەمی بێک بە 600 بۆ خۆی مسۆگەر کردووە لە کاتی سەرەمەرگدا هیچ جۆرە ترسێکی لە دوای مردن نییە هیچ جۆرە ترسێک نە لە مەلایکەتەکە دەترسێ لە مەلایکەتەکە دەترسێ جا مەلایکەتی تەبان ئیبراهیمە یا موسایە نازانم ئەو ڕۆژانە شتێکم خوێندەوە دەفەرمونون کاتێک کە خوای گەورە مەلەکولمەوتی ناردووە بۆی پرسیاری کردووە شکڵی خۆتم پیشان دەکاتێک کە ڕوحی ئینسانێکی بێباوەڕ دەکێشی دەڵێ شکڵی خۆی پیشان داوە ئاگر بە بڵێسە لە ناو دەمولوتی هاتوۆتە دەرێ خەریک بۆ لە هۆش خۆی چێ توێتی ئەگەر کەسی کافر سزاکەی بەس ئەوەندە بێ بەسێتی بەس ئەوەندە کە مەلەکولمەوتی بە شکڵی خۆی ببینێ کاتێک کە ئەوەندە بە شکڵێکی ترسناک دێتە لای ئەو کەسەی کە ڕوحی کەسە بێباوەڕەکان دەکێشێ ئینسانی ئیماندار ئەو ترسەی لەسەر نییە دواتر پرسیار دەکا شکڵی خۆتم پیشان دەگە ڕوحی کەسێکی ئیماندار دەکێشی دەڵێن بە شکڵێکی ئەوەندە جوان خۆی پیشان داوە اینجا فەرمێت ئەگەر خوای گەورە بەس ئەوەندەی بۆ ئیمانداری حازر کرد بە هیچی کە نەبێ لە بەرامبەر ئیمان و چاکەکانیدا بەسیەتی ئەوەندە لەزەت لە شکڵە جوانی ئەو مەلائکەتەی وەردەگرێت کە دێ بۆ ڕوحکێشانی بۆی خودی ڕوحکێشانەکە بۆ خۆی لە ئەسنای ڕوحکێشانەکەشدا ئینسانێک ماڵی لە پێناوی خوادا بەخشی بێت و ئیماندار بوو بێت لەوەش ڕزگاری دەبێت لەو ترسەی بۆیە نە لەوە نە لە دواتر ولا خوف عليهم ترسیان لەسەر نییە ولا هم يحزنون خەفەتیش ناخۆن الذين ينفقون أموالهم في سبيل الله ئەوانەی ماڵیان دەبەخشن لە پێناوی خوا مەرجی یەکەم ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا ئەذە پاشان نایهێنن بەسەر بەدوای ئەو ماڵی کە بەخشیویانە منەت گوتمان ڕوبەڕوو کەسەکەی ناشکێننەوە ولا ئەذە لەکن خەڵکیش باسی ناکەن و ئەزیەتی نادەن لەهم ئەجرهم عند ربهم بۆ ئەو کەسەی ئامادە کراوە لای پەروەردگاریان پاداشتیان ولا خوف عليهم ترسیشیان لەسەر نییە ولا هم يحزنون هیچ خەفەتێکیش ناخۆن واضحە پاشان خوا دەفەرمێ مەرجە ئینسان هەموو کەس ماڵی هەبێ تەوان نیسبەی دیاری نەکراوە هەموو کەسێک شتێکی هەر هەیە وانە حەدیث ئەوەی ئەگەر هیچ نادن کە خورما و لەتە خورمایەک ئینسان هەر دەستی دەکەوێت بەڵام ئەگەر کەسێک ئەوەشی دەست نەکەوت خوا دەفەرمێ قەول معروف قسەیەکی خۆش لەگەڵ کەسی فەقیر لەگەڵ کەسی هەژار کاتێک کە داوات لێ دەکا بە تایبەتی یان وەمەغفیرەتون لێخۆشبوون لە کەسێک لێخۆشبوون لە کەسێک خراپەی کردبێ لەگەڵتدا تاوانی کردبێ لە بەرامبرت ئەزیەتی دابی ناڕەحەتی کردبێ زۆر جارەها کە بەیەکێکی دەڵێ گردنی فلان کەسی ئازاکە دەڵێ ئەزیەتی داوم گردنی ئازاناکەم خۆگە تۆی ئەزیەت نەدابی گردن ئازادی تۆی بۆ چیە وانە کە پێی دەڵێ قسەی لەگەڵ بکەوە بە نمونە دەڵێ نا فلان ڕۆژەی بوختانی پێکردوم یا درۆی بۆ هەڵبەستوم یا غەیبەتی کردوم ئەگەر ئەوانەی نەکردبێ لێخۆشبوون منەتی مۆسم لێخۆشبوون بۆ کەسێکە کە خراپەی کردبێ لەگەڵتدا کابرا خراپەی نەکردبێ خوا غەزەبی لێ نەکردووی لە خۆڕا ڕقت لێ بێ وانی هەر ڕێی تێ ناچێ یان کەسێک ئەتۆ هیچ خراپەی لەگەڵ تۆ نەکردبێ هیچ قەت گردنی ئازامەکە خۆ گردن ئازایی هەر لەسەر نییە بۆیە مەبەستم قەول معروف قسەی چاک لەگەڵ کەسێکی فەقیر هەژار یا هەر کەسێکی دیکە وەمەغفیرەتون لێخۆشبوون لە کەسێک کە خراپەی کردووە لەگەڵتدا خەیڕون خەیر نەک چاک یعنی زۆر چاکترە من سەدەقەتین لە خێرێک لە سەدەقەیەک کە یەتبەعوها ئەذە کە بە دوای خێرەکەیدا کەسەکەی ئەزیەت دەیەوە وازحە قسەیەکی خۆش لەگەڵ کەسێک بیکەی
یان لێبوردن لە کەسێک لێخۆشبوون لە کەسێک کە خراپەیەکی کردووە لەگەڵتدا لای خوای گەورە خێرەکەی پاداشتەکەی گەورەترە لە سەدەقە و ماڵبەخشینێک کە ئەگەر زۆریش بێ ئەو ماڵی بەخشیوتە کە یەتبعها ئەذا کە ئەزیەتدانی کەسەکەی لەگەڵدا بوو بێ والله غەنی حەمید خوای گەورە غەنیە بێنیازە پێویستی بە ماڵبەخشینی من و تۆ نییە خۆ ئەگەر خوای گەورە حەزی لێ بێ ئەو ماڵی کە داویەتی بە تۆ تابی دەی بە فەقیرەکەی خۆخوا دەتوانێت ڕاستە خۆ بیداتێ وایە بەڵام خوای گەورە تۆی پێ ئیمتیحان دەکا چاکەی لەگەڵ تۆی کردووە ئەتۆی کردووە بە وەسیلە لە بینی خۆت و لە خۆی و کەسە فەقیرەکەیدا داویەتی بە تۆ تا تۆ بەهۆی ئەو ماڵی کەسێک دڵخۆشکەی و لە ڕێی ئەویەوە خێرت بۆ بێ اینجا حەلیم خوای گەورە نەرمونیانیشە پەلەی نییە لە عقوبەدان و سزادانی کەسێک کە تاوان دەکە واضح حەوەشیان وانە یا ئەیها الذین ئامنوا دیسان خوای گەورە تەمان منەتکردن و یعنی باسکردنی ئەو کەسەی ماڵت پێبەخشیوە زۆر کارێکی قێزەون و خراپە خوا زۆر ڕقیلێتی بۆی ئەو هەموو تەکیدا ها جارێکی دیکەش دیسان تەکید دەکاتەوە دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە لا تبطلوا صدقاتكم بەتاڵی مەکەنەوە بەخشینەکانتان عنی خێری بەخشینەکانتان بالمەنی بە منەتکردن بەسەر کەسەکەدا ڕوبەڕوو والئەذا بە ئەزیەتدانی کەسەکە بەوەی کە باسیکەی لەکەن خەڵکی وەکو کێ تەشبیهی کەسێک کە ماڵی دەبەخشێت و منەت دەکا باسی خێرەکەی خۆی دەکاتەوە لە مەجلیس و لە ناو خەڵکیدا کەلەذی وەکو کەسێک وایە ينفق ماله رئاء الناس دەبەخشێ ماڵی لە پێشچاوی خەڵکی ماڵی خۆی دەبەخشێ رئاء الناس بەس تا خەڵک ببینێ مەبەستی ئەوە نییە خوا لێ ڕازی بێ مەبەستی ئەوەیە خەڵک بە سەخی و بەدەوڵەم بە دەستکراوە و بە باش وەسفیکەن و باشیکەن ئەو دوو کەسە وەکو یەکن کەسێک منەت بکە لە بەخشیندا نیەتەکەی لەوانەیە بۆ خوای بێ بەڵام دوای بەخشینەکەی منەت بەسەر کەسەکەیدا دەکات و باسی خێرەکەی دەکاتەوە نمونەی ڕێک وەکو کەلەذی ينفق ماله رئاء الناس وەکو کەسێک وایە ماڵەکەی خۆی بەخشی بێت تا خەڵک چاوی خەڵک خێرەکەی ببینێ ئەوە یەک ولا يؤمن بالله واليوم الآخر باوەڕشی بەوەی نییە خوا باوەڕی بەخوانی یعنی باوەڕی بەوە نییە خوا پاداشتی بداتەوە لەسەر بەخشینەکەی واليوم الآخر و باوەڕشی بە ڕۆژی دوایین یعنی باوەڕشی بەوەی نییە کە لە ڕۆژی دوایدا پاداشتەکەی وەرگێتەوە نمونەی هەردووکیان وەکو چی دەچێت واضح هەمان ئاەتەکەی یەکەم جار خوای گەورە تەشبیهی ئەو کەسەی ماڵی بەخشیوە و منەت دەکا ئەزیەتی کەسەکەی دەدا تەشبیهی کردووە بە کەسێکی ڕیاباس کەسێک کە ماڵی خۆی بەخشیوە تەنها بۆ ئەوەی خەڵک پێی بڵێن دۆڵەمەندە لە قیامەتش حەدیثی لەسەرە پێغەمبەر دەفەرمێت یەکێک لەو کەسانەی کە پێش خەڵکی دەخرێنە جەهەنەمێ ئەو کەسێک کە خێر و خێراتی زۆر کردووە دۆڵەمەندە خوا بانگی دەکات چت کرد دەڵێ ئەو ماڵم کە هەبوو لە فلان شوێنەی لە فلان جێگایی سرف کرد خوای گەورە پێی دەفەرمێت کەذەبتە درۆت کرد ماڵەکەت بەس بۆی سرف کرد تا پێت بڵێن دۆڵەمەندی و سەخی لە دنیای ژوایان پێگوتی پاداشتەکەی خۆت وەرگرتەوە بۆ یەکسەر دەخرێتە جەهەنەمێ جا ئەو کەسەی منەتیش دەکا ڕێک وەکو کەسێک وایە کە بەڕیایی ماڵی بەخشیوە نمونەی هەردووکیشیان وەکو چی وایە فمەثەلوه نمونەی ئەو کەسەش کەمەثەلی سەفوانین وەکو نمونەی بەردێکی لوز وایە بەردێکی لوز بهێنە پێچاوی خۆت عەلەیهی توڕاب لەسەری ڕووکرابێ گڵی وشک ئەو جار فەئەصابەه بەسەر یعنی لەو بەسەر ئەو گڵەیدا ببارێ وابلون بارانێکی بەلێزمە و بەخۆڕ فتەڕەکەه ئەو بەردە بەجێ دەمێنێ بەچی بە سەڵدە بە بەردێکی لوس هیچی لەسەرە بێگومان بەردێکی لوس بێنە تۆزە گڵی لەسەر ڕووکە با یەک لێزمە بارانی بەخوڕ لێیدا سەر بەردەکە هیچی لێ دەمێنێ بێگومان نەخێر لە قیامەتێ ئەو کەسەی ڕیابازە هەزاران و مەلاین چاکەشی هەبوو بێ ڕیایەکە ئەوەی کە نیەتی دنیا بوو بێت هەر هەموو پاداشتەکەی لە ناو بردووە و ئەوەشی ماڵی بەخشیوە و منەتی کردووە و ئەزیەتی کەسەکەی داوە بە هەمان شێوە چەندەی بەخشی بێ لە قیامەتێ پاداشتی بەخشینەکەی وەرناگرێ لا يقدرون على شيء مما كسبوا خوا دەفەرمێ ئەو جۆرە کەسانە لە توانایاندا نییە بەدەستی بێننەوە ئەو کار و پاداشتی ئەو کار و کردوانەی کە لە دنیادا کردویانە وازحە چۆن ئەو کەسەی گڵەکەی ڕوو کردووە لەسەر بەردەلووسەکەی دوای بارانی پێی کۆ ناکرێتەوە
ئەو کەسەشی ڕیاباز بوو بێت و ئەو کەسەشی منەتی کردبێت لە ماڵبەخشیندا لە قیامەتی هیچی دەست ناکەوێتەوە والله لا يهدي القوم الكافرين خوای گەورە ڕێنمونی کەسانی بێباوەڕ ناکە ئەگەر سەیری ئاەتەکەیکەنەوە بەسەریع یا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە بەتاڵ مەکەنەوە خێر و بەخشینەکانتان بە منەتکردن بەسەر کەسەکە دا و بە ئەزیەتدان و باسکردنی كالذي ينفق ماله رئاء الناس وەکو کەسێک کە ماڵی خۆی پاداشتی چاکەی خۆی بەتاڵ دەکاتەوە رئاء الناس لەبەر ئەوەی کە مەبەستی ئەوەیە خەڵک بیبینێ لە کاتی چاکەکردندا و باسی بکە ولا يؤمن بالله واليوم الآخر باوەڕشی بەخوا و بە ڕۆژی دوایی نییە باوەڕی بە پاداشتی خوا و بە پاداشتی قیامەت نییە فمثله كمثل صفوان نمونەی ئەو کەسە کە ماڵی دەبەخشێ و منەت دەکا یان ڕیابازی صفوان عليه بەردێکی لوز وایە کە لەسەرەتی توڕاب گڵ فأصابه وابل بەسەر بەردەکەیدا دەبارێ بەسەر گڵەکەیدا دەبارێ بارانێکی بەخوڕ فتركه صلدا بەردەکە دەمێنێتەوە بە بەلوسی و بەبێ ئەوەی هیچی لەسەر مابێ لا يقدرون على شيء مما كسبوا ئەوانەی کە ماڵیان بەخشیوە و منەتیان کردووە یا ڕیابازیان کردووە لە توانایاندا نییە پاداشتی ئەو کار و کردەوانە بەدەست بێننەوە کە لە دنیادا کردویانە والله لا يهدي القوم الكافرين خوای گەورە ڕێنمونی ئەو کەسانە ناکا کە بێباوەڕن یعنی ئەو سیفەتانە سیفەتی ئیمانداران نین سیفەتی کەسە بێباوەڕەکانن کەسە بێباوەڕەکان کە ماڵ دەبەخشن ئیمانیان بە قیامەتە نییە ئیماندار ئەگەر ماڵی دەبەخشێ مەبەستی قیامەتە بۆیە نەباسی دەکات